اللهم صل وسلم وبارك على إمام المتقين وقائد المجاهدين سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. براني مسلمان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لدرزي رابردو براكانم باسكي جولا كما كرت لزمان حضرتي موسى پێغەمبەرە کۆنەکانی بەنی ئیسرائیل و سەردەمی پێغەمبەری خۆشمانە سەڵات و سەلامی خوا لەسەر هەمیان بێت. بە پشتیوانی خوای تەبارەک وەتەعالە ئەم شەو باسێکی جوولەکە لەم زەمانەی خۆمان و لەم سەردەمەی خۆمانە ئەکەین هەتا موسڵمانان هەموو ئاگادار بن و غافڵگیر نەکرێن بەو فێڵ و تەڵەکە و دەسایفانەی کە لە ناو خوێنی جوولەکە هاتووەتەوە خەبیر و مامۆسان تایە و موسڵمانیش بە دڵپاکی و سادەیی خۆی بێ ئاگایە لیان. براکانم، ئەگەر دیقەتان نابێت ئەوانەی کە تۆزێ لە عومران، ئەوانەشی کە تازە پێگەیشتون، هەموو حەقیقەتە بباشکرا و بباشی بەرچاویانەکەوێت کە ئیسلام ئەمڕۆ زۆر زۆر کەفتەکار و زەلیلە لە چاو ئەو ئیسلام و ئەو موسڵمانانەی کە پێشووتر لە قەڕنەکانی پێشووترا ژیاون. ئەو ئیسلامە عەزیمەی کە بۆ ئێمە ئەیگێڕنەوە بۆمان باز دەکەن و لە کتێبەکانە ئەیخوێنینەوە لە زەمانی پێغەمبەرەوە صلی الله عەلەیه وسەلەم هەتاکو کۆتایی قەڕنی 13 هیجری 19 میلادی ئیسلامێکی صاحب عیزەت بووە، لانی کەم لە ضعیفترین کاتیان نیوەی دنیای بەژێر دەسەڵاتا بووە، حاکم و خەلیفەی هەبووە کە هەموو موسڵمانان چاوەڕێی دەمی ئەویان کردو و بە ئەمری ئەو هەستاون و جوڵاون و ئەلانی جیهادیان کردو و محافەزەی دینی خۆیان کردو و کافریان چاوترسێن کردو و لوتی ظالمیان شکان و قورئانەکەی خوای تەبارەک وەتەعالایان لەسەر ئەرزا وەکو بەرنامە و شەریعەت تەطبیق کردووە. بەڵام کە ئەمڕۆ سەیری واقعەکەیت، سەیرەکەی واقعی ئەمڕۆ لە سەرانسەری دنیایە بستێ خاک نییە، دەوڵەتێک نییە ئیسلام حکمی تیا بکات، بستێ خاک نییە کە قورئانەکەی خوای بە تەواوەتی و بە حەقیقەت وەکو خۆی تیا تەطبیق بکرێ و بەرنامەی ژیان بێت. دیقەدەی موسڵمانان لە هەموو شوێنێکی دنیایە زەلیلن، لە هەموو لایەکە کافر و ظالم تەعەدایان لێەکا، ظوڵمیان لێەکا، ئەیان چەوسێننەوە. لە دەوڵەتێکی وەکو یۆغۆسلافیایە هەتاکو شیوعیەت تیا ڕووخا، هەتاکو ساڵی 90 هەچ کەس قورئانێکی پێ بگیرە 4 ساڵ سجنیان نەکرد. لە دەوڵەتێکی وەکو رووسیا کە ستالین هاتە سەر حکم 18,000 مزگەوتی ڕووخان، 26 ملیۆن موسڵمانی لە ماوەی 25 ساڵە زیندە بەچاڵکردن و کوشتنی، 5 ملیۆن موسڵمانی بەس لە جزر قوڕما زیندە بەچاڵکردن و کوشتنی. کە ماوسی تۆنگ لە سین هاتە سەر حکم 700,000 موسڵمانی لە تورکمانستانی سین کوشت و بە قەتڵ و عامی کردن. لە شارێکی وەکو قەندەهارە کە ڕووس پەلاماریە لە ئەفغانستانە لە ماوەی شەو ڕۆژێکە 30,000 موسڵمانی لێکوشتن. لە شارێکی وەکو حەمایە لە ساڵی 82 حافظ ئەسەد بە ڕۆژی ڕووناک لە ماوەی 3 شەو و 3 ڕۆژە 38,000 موسڵمانی لەبەر چای هەموو عالەما کوشت. ئەو قەتڵ و عامەی کە ئەمڕۆ قەسابخانانەی بۆ موسڵمان لە سەرانسەری دنیا دانراوە بە دەستی کافر و ظالم و موسڵمانیش لە بستێ خاکی ئەم دنیای حکمێکی نییە و دەوڵەتێکی نییە، بەڕاستی گریانی ئەوێت، بەڕاستی ئەوەی ئیمان لە دڵیا مابێت و غیرەتی ئیسلامەتی بە دڵیەوە لکابێت ئەبێ بیرێ لە حاڵی موسڵمانان کاتە بزانێ موسڵمانانە ئەمڕۆ بوا زەلیل بوون و بۆ ڕۆژیان گەیشتۆ بەم ڕۆژە. مەبەستەکەمان جوولەکەیە، ئێمە باسی جوولەکە ئەکەین. ئەوەی کەیسا لە موتارەی شەڵا عەرزی جەنابتان یەکەم، ئەوەی کە باوەڕی پێ ناکات با خۆی بچێت تەحقیق کا بزانێ وایە یان نا. ئەم قسانەی کە ئێمە ئەکەین لە گیرفانی خۆمان دەریێنین یاخود هەمووی حەقیقەتە و واقعە. ئەنجا ئەو کاتە با بزانێت جوولەکە خەریکی چ بەزمێک و چۆن نەخشە دائانێن دینی خوا لەسەر ئەرزە زیندە بەچاڵکەن و ئێمەش ئاوا دڵپاک و فەقیر و بێئاگا لەم هەموو بەزم و ڕەزمەی کە لە دنیای ڕوئایات. براکانم، لە ساڵی 1902 یعنی 95 ساڵ لەمە پێش لە فەڕەنسا ئافرەتێکی داوێن پیس لە مەلهایەکە شەوێکیان جانتایەک لە کابرایەکە دزێت، وازانێ پارەی تایە، بەڵام دواتر کەیباتەوە شوقەکەی خۆی و کاتەوە سەیرەکە هەمووی
بریتە لە ئەوراق ئەوین لاو جانتاکەیە بە مەجموعە ئەوراقەکەیش تێی هەڵەیە تووڕابێت دەرەکە بە جۆنان چونکە عەزیەتەکەی بە ڤایع چوو بەڵام دوای دوو سێ ڕۆژ کە ئەوراقەکان لەیا کرد دوای هەروە هەڵدێگرێتەوە لە بازانە مەمە چیتیا سەیرێکیەکە کاتێک کە سەیرەکە ئافرەتە بەو خراپی خۆیەوە تووکی سەریقی دەوەستێ هەرچی گیانی هەیە گرژە بێ لە ترس و لە تاوە سەیرەکە ئەوراقانە بریتیە لە خطەیەک لە نەخشەیەک لە پیلانێک کە کۆمەڵە کەس کۆبوونەتەوە کێشاویانە بۆ ئەوەی چۆن هەموو خەڵکی دنیا بن بە یەکا و هەموو یەکتر بخۆن شەڕی وا دابنێن کە عالم هەموو یەکتر قەتڵ و عام کا و یەکتر لەناو بەرن چۆن هەموو عالەمی ژوا لێ بکەن کەلیمەی ئەڵڵایان لەبێ بچێتەوە دین لەسەر ئەزانەمێنێ هەموو دینەکان ئەنجا دوایی چۆن جوولەکە بێ حکمی هەموو سەر ئەرزکا لە قودسە هەیکەلەکەی حەزرەتی سلەیمان دروست بکەنەوە ئەوێ بکەن بە پایتەختی دەوڵەتە عالەمیەکان کە حکمی هەموو دنیای لێ بکەن و چۆن مەلیکەکەی خۆیان بێنن کە لە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەجال ناویە بات کە چۆن هەموو حکمی هەموو دنیا بکە بریتیە لە خطەیەک لە نەخشەیەک بۆ ئەم بەزمە حتى عفرتوا ظانمت جماعة نسيانوك وخيالات وحكايات تصورناك مخلوقة بأعمى فاسد وخراب هلا سي ورقة كان هلا قريوا ايابا استاذي في جامعة كعشناي خوي بناسياي خوي بلا جامعة فوربول لفرنسا على ورقانة تولو انا يستادي لي وكشتيكي اوام دوزيوتو نالا زيمالة دوزيوتو كابراش كاتي خينتو تشاي بيكوي اظاني اما شفيالك الشيطاني وتشيطانيك ام بزمرات ميداناوا ئەیا بە وەزیرێک لە دەوڵەتی رووسیای قەیفەری کاتێک ئەویش سەیرێکە ئەبا پیشانی قەیفەری ئەڵێ قوربان جوولەکە بەتەمای ئەم بەزمەیە ئەوە بوو لە ساڵی 1995 لە رووسیای قەسابخانەیەکی گەورەیان بۆ جوولەکە دانا قەتوعامێکی پیسی جوولەکەیان کە ڕووس لەو کاتەیە وەڵحاصڵ کورتەی ئەو وەرەقانەی کە دۆزرا بۆ لەو جانتایە بریتیە لە مەحزەری چەند جەلسەیەک چەند کۆبوونەوەیەک کە لە ساڵی 1897 يعني صو يكسر لمو بيش لشاري بازل لسويسرا هرچی حاخامەکانی جوولەکە هەیە پیاوە ئاینیەکانیان پیاوەکانی کلێسەی جوولەکە هەمویان کۆبوونەتەوە بە قیادەی تیۆدۆر هەرتزل کە پێڵێن باوکی جوولەکەی ئەم سەردەما هەر هەموو کۆبوونەتەوە ئەم خطەیان داناوە چۆن حکمی هەموو دنیا بگرنە دەست و جوولەکە ببێ بە حاکمڕانی هەموو دنیا حکم و دەسەڵاتەکەی زمانی حەزرەتی سلەیمان و داود بگێڕنەوە بۆ سەر ئەرز بەپی ئەو خطەیە کە دایانناوە ئەڵێ ئێمە بە خەڵکی سەردنیا ناوێرین هەتاکو لەناو خەڵکی سەردنیا کەلیمەی ئەڵڵا هەبێت هەتا کەلیمەی ئەڵڵا و دین هەبێت ئەو عالەمە ئەمەگە چایان کراوەی ئێمە نەتوانین هەڵیان خەڵەتێنین کاتێک ئێمە توانین ئەو میلەتانە و خەڵکی دنیا خەڵەتێنین کە دین لەناو وجویانە نەمێنێت کەلیمەی ئەڵڵایان لەبێ بچێتەوە وەکو حیواناتیان لێبێت فاسد ببن بێ ئەخلاق ببن ئەو کاتە هەرچێکمان بێ پیانەکەین لەبەر ئەوە ئەبێ پێش هەموو شتێمە خطەیە دانین دین نەهێڵین کەلیمەی ئەڵڵا نەهێڵین نە دینی ئیسلام نە مەسیحی نە هیچ دینێکی تر ئەبێ نەیهێڵین کە دینەکانمان نەهێشت ئەو کاتە وردە هەنگاو ئەنین بۆ دروستکردنی ئەو دەوڵەتە سێ حربی عالەمی دروست دەکەین بە پێی ئەو خطەیە کە دایانناوە ئەڵێ سێ حربی عالەمی دروست دەکەین حربی یەکەمینیان کە دروستمان کرد ئەبێ لە دوای حربەکە وا دروست بکەین لە دوای حربەکەەوە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی قەیفەری رووسیا بڕوخێنین هەردووکیان پیاوی خۆمان لە جێگەیان دابنین دەوڵەتی قەیفەری رووسیا لەگەڵ دەوڵەتی عوسمانی خلافەی ئیسلامی ئەم دوانە ئەبێ لە دوای حربی عالەمی یەکەما بڕوخێ و پیاوی خۆمان دوای ئەوە حکمی ئەو دوو مەملەکەتە بکات تورکیا و رووسیا حربی عالەمی دووەم دروست دەکەین ئەبێ لە دوای حربی عالەمی دووەمەوە بتوانین دەوڵەتێکی بچکۆلە بۆ جوولەکە لەناو قودسا دروستکەین وەکو بیدایەتێ بۆ ئیشەکەمان حربی عالەمی سێ هەمیش دروست دەکەین هەرچی خەڵکی دنیا هەیە ئەین بە یەکا تەفرەت و نانەکەین وای لێ ئەکەین قەتڵ و عامێکی وا ئەنێینەوە لەسەر ئەرزا ئەیتر بەشەر هەموو بە فەلاکەت بڕوا دوای جوولەکە بێ سڵحیان بکە ئەو کاتە دەوڵەتە عالەمیەکەی خۆمان وەکو ئومەم متحیدە دروستی ئەکەین و مەلیکە مەوعودەکەی خۆمان کە هەر لە تەوراتە ناوی براوە کە لە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی ئەنێ دەجال ئەو کاتە ئەوەکەین بە مەلیکی هەموو دنیا جا براکانم ئەڵێن ئەم هەموو بەزم و ڕەزمەشمان پێ ناکرێ ئەگەر دوو شتمان بەدەستەوە نەبێت یەکەم ئاڵتون دووهەم ئیعلام ئاڵتون لەگەڵ ئیعلام ئەبێت چی پارە و سەرۆت و سامانی دنیا هەیە لەژێر دەستی ئێمەیە بێت ئەبێت چی وەسائلی ئیعلامیشێ ڕاگەاندن لە جەریدە و مجەلە و ڕادیۆ و تەلەڤیزیۆن و سینەما و چی هەمووی
پیایی خۆمان بیبا بڕێەوە. ئەم دوانەمان بەدەستەوە بێ ئەتوانین دین لە ناو خەڵکانێڵین، کەلیمەی ئەڵڵا لەبیر خەڵک بەرینەوە، شەڕەکانیش دروستکەین، عالەمیش هەموو بەیەک تەفروت و ناکەین، خۆشما بینە سەر حوکم. چۆن؟ براکانم جارێ پێش هەموو شتێ حرب عالەمیەکان حەدی عالەمی یەکەم لە ساڵی 1914 دروستیان کرد، لە ساڵی 1920 تەواو بوو 6 ساڵی خایان، 35 ملیۆن کەسی تیا کوژرا، 35 ملیۆن کەس. لە دوای حربەکەوە دەوڵەتی ڕووس ڕووخا لەگەڵ دەوڵەتی عوسمانیش ڕووخا. دەوڵەتی عوسمانیان ڕووخان سوڵتان عەبدولحەمیدیان لابر، کەمال ئەتاتورکی مەلعونیان هێنا لە جێگەیاندانا کە پەروەردەکراوی دەستی جوولەکە و نەژاد جوولەکەیە، کە هاتە ناو تورکیاوە ئەو دەوڵەتە موسڵمانە و بنکە و خلافەتی ئیسلامەتی وا لێ کرد، حتا بانگانیشی تیا مەمنوع کرد، وایە بانگ بە تورکی بیرایە. لەو ڕۆژەوە هەتا ئێستا مەمنوعە لە جامیعە و لە دایرەکانە ئافرەت بە حیجابەوە بچێت بۆ دەوام، ئەبێ هەموو ئافرەت ڕوود بێ. حتا ئەمڕۆ ئەوە ساڵی 97 لە نهایەتی ساڵی پارە 59 ضابطیان لە جێیش فەسڵ کردو لەسەرەوەی کە نوێژەکەن، ئەڵێ نابێت ناو جێشی تورکا نوێژکەری تیا بێ. باشە براکەم، ئەو مەلعونیان هێنا ئەو دەوڵەتە ئیسلامی کرد بۆ کافرستانیە. ئەو ڕووسیایش کە بنکەی مەسیحیەکان بوو ئەو کاتە، قووەتی مەسیحیەکان هەموو بەدەست ئەوانە بوو، ئەویشیان ڕووخان لە ساڵی 1970 شۆڕشی ئۆکتۆبەر کرا، لینین و ترۆتسکی شۆڕشی شیوعیەتیان کرد و شیوعیەتیان هێنایە سەر حوکم، بۆ ماوەی 70-80 دانە ساڵ لایەکی هەموو دنیایان کرد بوو بە کافرستانی. ئەو بۆکو عەرزی جەنابتانم کرد 18,000 هەر مزگەوتیان ڕووخان، هەمووشیان بەشی زۆریانە کرد بە مەلها و بە شوێنی هینیش ناو مزگەوتەکان، هەر بۆ بێئەدەبیکردن بەرامبەر بە ئیسلام. ئەوە حەدی عالەمی سێمەکەش بەدەستیانە ئینشەڵڵا، لە ئەگەر خوا مقەدەر نەیە لە دەرسی داهاتووە ئینشەڵڵا باسێکەکەین، یازیان هەیە لە موضوع چی بکەن بە پێی قورئان و بە پێی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم، چونکە هەمووی باس کراوە. ئەممەگە فتنەکان گەورەیە هەمووی لە حەدیثاتی هاتی، وەڵڵی بز بەبز بڕۆیت ئەبینی چی قەومی و چی ڕۆیە لە موضوع. ئاوا پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەڵکی باسێ، بۆی خەڵک بە فەلاکەتانە ڕۆ ئیمانی نەدۆڕێنێ. بەنسبەت ئاڵتونەکەشەوە لەگەڵ ئیعلامەکەیە کە بەدەستیانەوە بێ، حەزەکەم چەند معلوماتێکی کورد عەرزی جەنابتان کەم، چونکە ئەگەر درێژی بکەینەوە هەر نابڕێتەوە. حەز ئەەکەم بزانن هەرچی باڵقە گەورەکانی عالەم هەیە ئەمڕۆ لە 195 باڵقە گەورەکانی عالەم بەدەست جوولەکەوەیە. گەورەترین باڵقی عالەم پێوتێ صندوقی نەقدی دەولی، کە ئەمە قەرزەیە بە دەوڵەتەکان قەرزی لێەکەن. ئەو صندوقی نەقدی دەولی هەمووی بەدەست جوولەکەوەیە. چ دەوڵەتێک ئەوان بیانێ ئەیتەپێنن، چ دەوڵەتێکیش بیانێ ئەی بوژێننەوە. یعنی بوژانە و تەپانی دەوڵەتەکان لە ناحی پار و پول و اقتصادەوە بەدەست جوولەکەیە. قوربانگیان عەرزی جەنابتان بکەم، گەورەترین دەوڵەمەنی دنیا ئەمڕۆ کە لە هەموو کەس دەوڵەمەندترن لە دنیایە، کە یەکەم دەوڵەمەنی ڕەقەمیەکیان ئەڵێ ئەتوانێت 12 دانە جار هەموو 4 دەوری ئەرز بە دیناری داپۆشێ. 12 دانە جار ئەمەگە دەوڵەمەنە. یەکەمیان جوولەکەیە لەو دەوڵەمەنی عالەم، دووهەمیان جوولەکەیە، سێهەمیان جوولەکەیە، چوارەمیان جوولەکەیە، پێنجەمیان جوولەکەیە، شەشەمیان جوولەکەیە، حەوتەمیان جوولەکە نییە، هەشتەم جوولەکەیە، نۆیەم جوولەکەیە، دێم جوولەکەیە. بەس حەوتەم جوولەکە نییە. جا حسابی خۆتاکەزان پارەی ئەمڕۆی دنیا بەدەستیەوەیە. نیوەی ڕێکی هەرچی شەریکاتە گەورەکانی ئەمریکا هەیە بەدەست جوولەکەوەیە. وای لێ هاتۆ زەبرزەنگی پارەی جوولەکە لە دەوڵەتێکی وەکو ئەمریکایە بزمێکی وای ناوەتەوە، ڕێی جمهوریەکان بە پارەی جوولەکە نەبێ ناتوانن ببن بە ڕێی جمهوری. تەسەوورکەن پەرلەمانی ئەمریکی کە پێوتێ کۆنگرس لە کولی 100 نەفەری 35 جوولەکەیە. ئەو بیل کلینتۆنەی کە ئێستا ڕێی جمهوری ئەمریکایە 5 مستەشاری هەیە کە هەرچی ئیشێکی سیاست کابێ پرس بێکێ لەو 5 بکات، هەر 5 جوولەکەن. خۆ بۆ نابێت کابراک خۆی مەسیحیە مویمەوەی کە پرسیان پێکاو لە ئەمریکا دەرناچێمەوەی جوولەکەی، وەزیری دیفاعی ئەمریکا جوولەکەیە، وەزیری هەموو قوواتی مسلحەی ئەمریکی جوولەکەیە. شیوعیەتیان دروست کرد لە رووسیا لە دوای حەربی عالەمی یەکەم. شیوعیەت کێ دروستی کرد؟ فکری شیوعیەت کێ داینا؟ دوو زەلامدایان ناوەیەکیان ناوی کارل مارکسەوەیەکیان ناوی ئەنجلسە. ئەم دوانە شیوعیەتیان دروست کرد. هەردووکیان جوولەکەن.
کێ ئینقلابی شیوعیەتەکەی کرد و کردی بە شۆڕشی شیوعیەتی بەرپا کرد لە ساڵی 1970 لە رووسیا. دوو زەلام، لینین و ترۆتسکی، هەردووکیان جوولەکەن. شۆڕشەکەی ئۆکتۆبەری ساڵی 1970 کە شیوعیەتیان هێنایە سەر حکم لە رووسیایە، حەو ئەندامی سەرکردایەتیە بوو، 6یان جوولەکە بوو، حەوتەمینیشان ژنەکەی جوولەکە بوو. باشە براکانم، بیرە بکەنەوە زانن چ بەزمێکیان قەومانەوە، چ کفرێک و چ فەسادەتێک لەسەر ئەرزانێنەوەمانە. ستالین حکمی شیوعیەتی گرتە دەست کابرایەکی شێت بوو، بە قسەی کەسی ناکرد، نیانەزانی چۆن بگەنە لای ئەو بۆ ئەوەی هەموو خڕیتەکانی خۆیان تەنفیز بکات. ئاخری ژنی دووهەمیان پێنا کە جوولەکە بوو، کچەکەش یا بە کابرایە کە جوولەکە بوو. تۆ سەیری خۆیان گەیانە ئەو مەڵعونەی کە کەسی ژنەیە گەیشتێ. کاکی برا هەر لە بیدایەتی ئەم قەرنەیە لەو سەری دنیا لە ئەمریکا زەلامێک پیا بوو ناوی سیجمۆند فڕۆید بوو، گەورەترین عالمی علم النەفس بوو. هەرچی هەتا ئەمڕۆ هەیە لە مجامع ئەو ئەعدادی و مەحەدەکانە کە باسی علم النەفس خوێندە بێ کتێبەکانیەوە بخوێندێت. ئەم کابرای ئەوێ لە ڕێگەی علم النەفسەوە بانگەشە بۆ ئیلحاد کا بڵێ خوا نییە، ئەوێ لە ڕێگەی ئەوە دیعایە بۆ فەسادەت بکە، ئەڵێ حتا مناڵ کە مەمکی دایکێکرێ لە بەرەیە ناحی جنسی حەزی لە دایکێتی. تۆ سەیری ئەمە کتێبەکەیەتی کە لە هەموو جامع و مەحەدەکانە ئەمە ئەخوێندێت. ئەم کابرای چیە؟ وەڵات جوولەکەیە. لە ئاوەکە پەڕەرەوە لە محیتی ئەتڵەسی وەرە ئەمبەر و لە ئەمریکا وەرە بەریتانیا لە عینی کاتە زەلامێکی کە پیا بوو لە بیدایەتی ئەم قەرنەیان ناوی چارلز داروینە. ئەم چارلز دارویناڵە کاتە ئینسان لە ئادەم و حەوا دروست نەبووە. ئەی چۆن دروست بووە؟ وەڵا لەمە کاتی خۆی لە بنی بەحرا مەخلوق نەبووە لە فارزە، لە بنی بەحرا کرم هەبووە. ئەم کرمانە گەورە بوون بە مار بوو بە ماسی بوو بە تیمساح لە ئاو هاتە دەرەوە بوو بە بەراز بوو بە بزن گیایە خوا ڕۆژێ گیا وشک بوو گەڵای بەرزی دارەکان فەوز بوون، ئەمەنگە ملی بۆکتا بوو بە زەرافە بوو ئاو دەشتەکە شوشک بوو بە حوشتر مەجبور لەگەڵ جەوەکە ئاگونجا حوشتر بوو بە مەیمون بوو بە ئینسان ژاگەی لە خۆی بێ نەبێ بە سۆبرمان. تۆ سەیری ئەم مناڵ بازاڕی دروستیان کردووە، ئەمە لە هەموو جامع و مەحەدەکان ئاخوێندە برام، ئەڵێ ئەسڵی ئینسان مەیمون بووە. والله بۆ مناڵی باسکەی گاڵتەی پێت، بۆ مناڵی باسکەی گاڵتەی پێ دەرفەکە بە پێکەنین، ئەمە ئەبێ لە جامع و مەحەدەکانە بخوێنێت. ئەولاکانی ئێمە فێری ئەمە بکرێن ئادەم و حەوا نەبوو، ئینسان لە باپیرە گەورەکەی مەیمون بوونەوە داتاشراوە. ئەم چارلز داروینە کێ بوو؟ ئەم چارلز داروینە کێ بوو براکانم؟ ئەمیش جوولەکە بوو. ئەویش جوولەکە بوو کە ئێستا ئەو کتێبەکانی لە هەموو شوێنێکا خوێندێ. وەرە ئەم لاترەوە کاکی برا زەلامێکە پیا بوو ناوی فرێدریک نیتشە بوو، یەکێکیان ناوی دۆکاریم بوو، یەکێکیان ناوی جان پۆل سارتر بوو. ئەم شێتوێتانە لە ناو مجتەمەعی خۆیانە هەموو ڕیسواتڕۆ بوون. یەکێکی وەکو جان پۆل سارتر زەلامێ بوو هەر خۆی شێت بوو، تەواو نەبوو، هاتۆ کتێبێکی نووسیوە نەڤەری وجودیەت. ئەم شێتوێتانەی خۆمان کەیان بینن ئەمڕۆ هەموو پشملیان هەم پاچیوە، هەموو سەری خۆیان فەقەت کردووە، هەموو تریاگە خۆن، هیچی هۆشی لای خۆی نییە، هەموو چاو لەوەکەن. ئەمانە کێ بوون؟ وەڵاوانش هەموو جوولەکە بوون، جان پۆل سارتر و دۆکاریم و فرێدریک نیتشە و هەر هەمووی جوولەکە بوو. لە کولی مەملەکەتێکە ئاواهی لە بیدایەتی ئەم قەرنەیە چەند کەسێکیان دروست کرد، هەر یەکەو لە علمێکە، هەر یەکەو لە مۆڤوعێکە خەبیر بێ و عالم بێت، هەر هەمووی بێن لە ڕێگەی علمەکەی خۆیان و ئیلحاد بڵاوکەن و بڵێن خوا نییە. بەرنامەی تازەی علم دابڕێژن، قەنەعەت بە خەڵکەن کە خوا نییە، لەبەر ئەوەی هەموو ئیعلامیش بەدەست جوولەکەوەیە. لە ئەوروپا و ئەمریکا لە سایە 95 هەموو ئیعلام بەدەست جوولەکەوەیە. تەسەوەر کە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 25 قەناتی تەلەڤیزیۆن هەیە، هەر 25 قەناتەکەی ساحێبەکانی جوولەکەن. دۆرابێت چی بۆ خەڵکە بڵاوکەنەوە؟ هەر 25 قەناتەکە ساحێبەکانی جوولە. نازەم ئاگاداری تەلەڤیزیۆنن یان نایفە شەوانە پیشانەیە لە فەڕەنسەیە کابرایەک ناوی ڕۆجێ جارودیە، 40 دانە ساڵ ئەم کابرایە شیوعی بوو، سکرتێری حیزبی شیوعی فەڕەنسی بوو، گەورەی شیوعیەکانی فەڕەنسا بوو، خوا هیدایەتیە موسڵمان بوو لە ساڵی 86. 40 دانە ساڵ شیوعی بوو موسڵمان، دیسە هەموو ژیانی بۆ خزمەتی و ئیسلامە داناوە. لەم ماوەیە کتێبێکی نووسی وڵە کاکە جوولەکە دیعایە بۆ خۆیانەکەنەڵێن لە حەربی عالەمی دۆما هیتلەر 6 ملیۆنی لێ کوشتوین. وەڵڵا ئەوە نەبووە، خۆیان گەورەیەکە بۆی خەڵک بەزەیی پێیان ناوێتەوە. فەرمەوە کردوانێتە ناو مەحکەم و مەحکەمەکاریەوە، ئەڵێ بێ سجن کرێ، ئەبێ $30,000 غەرامەی لێ بسەندێت، بەس لەبەرەوەی قسەی کردووە لە کتێبەکە.
بەڵام بڕۆژدانە چی بێئەدەبی بەرامبەر بە ئیسلامەکەن لە فەلەستینە لەو دەوڵەتانەی کە چی بەرامبەر بە ئیسلامەکەی لەسەرێکیان نابێت زەلالێ هەڵماتێ بەڵکو باسی ئیسلام کە بێت سەرێتانکەنەوە بەڵام لەبەرەوەی ئەم لە کتێبێک ئەوتوتی کاکە ئاخر درۆیە ئەمەگە زۆر نەکوژاوە تۆزێک کەمترە بەس لەسەر ئەو قسەیە ئەڵێ بێت ساڵە سرجن کرێ $30,000 غەڕامەی لێ بسەندێ کابرایەکی پیر کە گەورەترین عالمی فەڕەنساشە خۆ بە تەلەڤیزیۆنەوە ئیخبار بڕۆن هەموو سێریکەن باشە بۆ چونکە ئیعلام بەدەست خوانەوە خەڵکە چەواشاکەن رادیۆ تەلەڤیزیۆن و جەریدە و هەموو شت بەدەست خوانەوەیە چۆنەوە خەڵکیان بێ ئاوا تێگەێنن کاکی براخۆ هەموو ئاگادارن ئەوە 6-7 دانە ساڵە مێشکی ئەم مەملەکەتەی خۆمان شاری سێمانی مێشکیان بردوین رادیۆ شتەکانی خۆمانە بوو تەلەڤیزیۆنەکانی خۆمان ئیسلامیەت تونڕەوەکان لە جەزایر واژن و مناڵیان سەر بڕیوە ئەو عالەمەیان قەت و عام کردووە بە تەور و پاچ خەڵکیان کوژوە ئەمەیان کردووە ئەوەیان کرد دەفەرموودی کاکیەوە تازە بە تازە خوا فەسحی کردن و کەشفی کردن هەرچێک لەوە تایفە حکومەتی جەزایری خۆی بووە ئەوە چەندین ضابط لە مخابرات و لە سپای جەزائیری ڕای کردووە هەموو ئەترافیان کردووە کە ئەڵێ هەرچێک کراوە جێشی جەزائیری خۆی ئەمری کردووە بە ئەمری ڕئیسی جەزائیری مسلمانەکان هەموو بێ ئاگان لێ هەتا لە سەتەلایتە خۆم بینیم جێگەیەکی پیشاننا لە ئیزاعەی قەتەرە جێگەیەکی پیشاننا کە دەوری 215 کەسیان تیا سەر بڕیوە 280 کەس وڵا 280 کەسیان ژن و مناڵ تیا سەر بڕیوە 6 مەقەڕی ئاسایش و جێیش و کەتیبەی دەبابات و قوواتی جێیش ئەوتا لە چوار دەوری ئەڵێ خۆ ماقولە بێن ئالێریا دانیشی لە ئێوارەوە تاک و بەیانی تۆ خەڵک هەڵواسی و خەڵک قەت و عامکەی 6 مەقەڕیش لە چوار دەوری بێ حکومەت هەمووی پەنجامەت و سەمەت لێوی دوورێکێکی قسەنەکە ئەگەر خۆیان نەبن ئەوە کاکی برا کەشف بوو براکانم معقولە حیزبێک لە 180 دەوڵەت جەماوەر فوتی بۆ بات یەش جەماوەرەکەی خۆی ئاوە قەت و عامەکە نایکە درۆیشتیوە ئیسلام کەی هاتووە ژن و مناڵ ئاوە سەبرەتە ئەمانەوە بکەن ئەمە بەس بۆی ئیسلام ناشینکەن کێ تەپڵیان بۆ لێات ئێمە هەموو لەکیەوە ئەمانی خۆشمان وەریەگرن لە مۆنتی کارلۆ لە ئیزاعەی ئەمریکا لە ئیزاعەی بەریتانیا لە ئیزاعەی ئەڵمانیا دەدیقەت من ئەو خەبەرەی ئەم شەو لە ئەڵمانیا بڵاوکرێتەوە لە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەمریکا لە مۆنتی کارلۆ هەمووی لەگەڵ یەکا یەکسانن هەموو یەک نەوە خەبەرە بڕۆم بیکەنەوەڵی یەک زەلام بە هەمیانی تۆ بەگوێ هەمیانیا چرپانوە بۆ چونکە هەمووی زعیم دەوڵەتانە لە چەند وەکالەتێکی عامەوە خەبەرەکان وەرەگرن وەکو وەکالەتی ڕۆیتەر و ئەسۆشێتد پرێس و نازانم چی ئەو وەکالەتانش هەمووی بەدەست جوولەکەوەیە جوولەکە چۆن ئەو خەبەرەی ڕازان و چۆن دایڕشت و یای بە میزانە هەر ئەوەیە بۆ خەڵکە خوێنێت و من و تۆشە گوێمانەوە بێ وازای نەمە حەقیقەتەکەیە براکانم ئەو بەزمەی ئەمانە ناویانەتەوە ئەو کفرەی ئەمانە دروستیان کردووە 1001 نوع بێئەدەبیەکن بەرامبەر بە ئیسلام و بە دینەکەی خوا لە بەریتانیایە شەریکان هەیە جوولەکە جلی ئافرەتان دەرەکە لە لیباسی ئافرەتان کەلیمەی لا إله إلا الله نووسێت ئاخر تۆ کابرا بەریتانیت ئینگلیزیت کەلیمەی لا إله إلا الله عەرەبیە تۆ بۆی خەیتە سەر ئەوە بەس بۆ محارەبەکردنی دینی خوا معقولە لە بنی پێڵاو لە ناو پێڵاوە لە چەندی پێڵاو تۆ کەلیمەی خوا کەلیمەی محەممەد بنووسیت برام بە 1001 شێوەیانە ئەم ئیسلامە ناشرین کەن یعنی ئەم دیانە کەلیمەی الله لە مێشکی خەڵک بێنە دەرەوە وایە لەو خەڵکە کردو جەریدەی خۆمان واللهی جەریدەی کوردستانی خۆمان لەو شای سێمانەیە کە بڵاو کراوەتەوە سەیرەکەم جەریدەیەک کوڕی باشی هاتۆ مەقالەیەکی نووسیوە خۆی بە پێشکەوت و خواز و مستەقە بەزانێت هاتۆ ئەڵێ چی ئەڵێ داغ لە دڵمیەت خوێن لە جەرگمەت کێ بۆ گەلی کورد وایە هاتۆ ئائیسەکانت ئەوە خەڵک گەیشتۆتە قەرنی 20ەم وا قەرنی 20ەوە بۆ چین بۆ 21 تازە باسی ئەخلاق و شەرەفەکات خوا عیب نییە خەڵک باسی ئەخلاق و شەرەفکە تخوا باسی باوی ئەخلاق و شەرەف ماوە کابرا هاتۆ ئەمە بۆ من نووسێت ئەمە بۆ گەنجەکان و بۆ میلەتمان نووسێ خوێن لە جەرگێت کێ داخیلێت کە لەناو کوردە تایسە باسی ئەخلاق و شەرەف ماوە باشە کاکی برا ئەمە ئاواهی بەم شێوەیە ئەیانێ ئەم خەڵکە چەواشەکەن ئەیانێ ئەم ئیسلامە ناشرینکەن لە خەڵک ئەیانێ ئەو تۆزە ئەخلاقی کە بە کوردەوە ماوە نەیهێڵن باشە براکانم ئەمە جوولەکە هەتا ئەم لەحەزەیە بەردەوامە هەتا ئەم لەحەزەیە خۆیان حازر ئەکەن و خۆیان قایمەکەن بۆ بەزمە گەورەکەی تر کە حەربی عالەمی سێهەمە کابرایەک بە ناوی ویلیام کار یاخود ویلیام غار ئەم کابرایە کاتی خۆی ضابط بوو لە مخابەڕاتی بەریتانیا دواتر بوو بە مدیری مخابەڕاتی بەحریەی ئەمریکی مدیری مخابەڕاتی بەحریەی ئەمریکی
ئەم کابرایە بە حکمی مۆسەبەکەی کە ئاوە مدیری مخابرات بوو تەقاریری زۆرە هاتە بەردەست بۆی دەرکەوت کە جوولەکە خەریکی چ بەزمێکە هەستا کتێبێکی بڵاو کردەوە بە عنوانی ئەحجار على رقعة الشطرنج لەوانەیە لە بازاڕە دەستکرێت هەیە نسخەیەکە بە ئیساقیش بێت لە مەکتەبەکان دەستەکرێت ئەحجار على رقعة الشطرنج مدیری مخابراتی بەحری ئەمریکی بوو لەسەر ئەو کتێبە کوشتیان تۆرە مدیری مخابراتی بەحری ئەمریکا بیت لەسەر ئەو کتێبە جوولەکە کوشتی کە ئەو کتێبی بڵاو کردوەوە چونکە جوولەکەی فەسەحکردنی یافیچیان هەیە من باسی کتێبەکە ناکەم بەس یەک شت عەرضی جەنابتانەکەم ئەو کابرایە کە مدیری مخابراتی بەحری ئەمریکیە لە ساڵەکانی 60 نووسیوێتی ئەڵێ چی ئەڵێ جوولەکە بەپێ ئەو خطانە و معلوماتانی کە بەدەستمان گەیشتووە بەتەمان حربی عالەمی سێهەم لە بینی عالەمی ئیسلامی و عالەمی مەسیحیا دروستکەن یعنی ئیسلام و مەسیحیەت بن بەیەکە حربێکی عالەمی دروستکەن ئیسلام و مەسیحیەت هەردووکیان یەکتر تەفروت و نابکەن هەردووکیان یەکتر کە لە پاچە بکەن هەردووکیان یەکتر لە ناو بەرن وای لێبێت ئیتر بەشەر لە بەشەریەت کرد لە کەڵە کرد شەڕێکی ئەمەڵە خوێنایی بێت اینجا دوای ئەوە جوولەکە بێنە و بینیا سڵحی هەردوو لا بکە ئەوان هەردوو لا تەپیون مەمنونی هەچ کەسێکن لە دەزە و شەڕە نەجادیان نا ئێمە خۆمان سڵحەکەی بینیانەکەین خطەکە وا دارەژین بە شەڕیشانەین و خۆشمان سڵحیانەکەین خۆمان دەوڵەتێکی عالەمی دروستەکەین حکمی هەموو دنیای پێکەین ئەو کابرای لە ساڵەکانی 60 ساڵێ ئەو تەقلیدی مخابراتیانی کە پێمان گەیشتەوە ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود پێشەوە ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ فەرمێت باسی ئەو حەربی عالەمی سێهەمە کە پێڵێ المەلحەمە العوزما ئەڵێ یوهلەک فیها ثلوثەی ئەهلی الأرض ئیمامی عەلیە فەرمێ ئەڵێ لەو شەڕەیە خەڵکی هەموو دنیا بکەی بە سێ بەشەوە دوو بەشی تیا کوژدێ لە ناوەچێ چونکە ئەیکەن لە دەرسی داهاتوو ئینشەڵڵا بە تەفسیل باسیەکەین ئەیکەن ئەو شەڕە دروست ئەکەن تێگەی لە حەدیثیشا چەندین جار پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارەتی پیاوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە دوای ئەو شەڕە گرانیەک دروستە بێ سێ دانە ساڵەخایانێ لەسەر ئەرزاب ئەفەرمێ یوهلەک فیها كل ذی حافر ئەڵێ هەچ حەیوانێنی نۆکی هەبێ لەسەر ئەرزا نامێنێت تیاچێت گرانیکی ئاوی بەدوایەت لەو کاتی گرانی دوای ئەو حربە گەورەی ئەو قەتڵ و عامە ئینجا دەجالیە حکمی سەر ئەرزەکات وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە ئینشاءالله ئەو بۆ دەرسی داهاتوو هەڵئەگرین کە چ بەزمێکیان بەدەستەوە لەم و دوانیاتی چیان هەیە بەپێی ئایەتی قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە پەنامان با لە مەکر و فێڵی ئەم جوولەکانە ئاگادارمان کاتەوە عیزەتمان بۆ دینەکەی خۆی بۆ بگێڕێتەوە ذەلیل و سەرشۆڕمان نەکات اللهم يا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه. سورة طه. بسم الله الرحمن الرحيم. طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى وهل أتاك حديث موسى إذ رأى نارا فقال لأهلهم كثوا إني آنست نارا لعلي آتيكم منها بقبس أو أجد على النار هدى فلما أتاها نودي يا موسى إني أنا ربك فاخلعن عليك إنك بالوادي المقدس طوى وأنا اخترتك فاستمع لما يوحى إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري إن الساعة آتية أكاد أخفيها لتجزى كل نفس بما تسعى فلا يصدنك عنها من لا يؤمن بها واتبع هواه فتردى وما تلك بيمينك يا موسى قال هي عصاي أتوكل عليها وأهش بها على غنمي ولي فيها مآرب أخرى قال ألقيها يا موسى فألقاها فإذا هي حية تسعى قال خذها ولا تخف
سنعيدها سيرتها الأولى واضمم يدك إلى جناحك تخرج بيضاء من غير سوء آية أخرى لنريك من آياتنا الكبرى اذهب إلى فرعون إنه طغى قال رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي واجعل لي وزيرا من أهلي هارون أخي اشدد به أزري وأشركه في أمري كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا إنك كنت بنا بصيرا قال قد أوتيت سؤلك يا موسى ولقد مننا عليك مرة أخرى إذ أوحينا إلى أمك ما يوحى أن اقذفيه بالتابوت فاقذفيه في اليم فليلقه اليم بالساحل يأخذه عدو لي وعدو له وألقيت عليك محبة مني ولتصنع على عيني إذ تمشي أختك فتقول هل أدلكم على من يكفله فرجعناك إلى أمك كي تقر عينها ولا تحزن وقتلت نفسا فنجيناك من الغم وفتناك فتونا فلبثت سنين في أهل مدين ثم جئت على قدري يا موسى واصطنعتك لنفسي اذهب أنت وأخوك بآياتي ولا تنيا في ذكري اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى قالا ربنا إننا نخاف أن يفرط علينا أو أن يطغى قال لا تخافا إنني معكما أسمع وأرى فأتياه فقولا إنا رسولا ربك فأرسل معنا بني إسرائيل ولا تعذبهم قد جئناك بآية من ربك والسلام على من اتبع الهدى إنا قد أوحي إلينا أن العذاب على من كذب وتولى قال فمن ربكما يا موسى قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى قال فما بال القرون الأولى قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى الذي جعل لكم الأرض مهدا وسلك لكم فيها سبلا وأنزل من السماء ماء فأخرجنا به أزواجا من نبات شتى كلوا وارعوا أنعامكم إن في ذلك لآيات لأولي النهى منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى ولقد أريناه آياتنا كلها فكذب وأبى قال أجئتنا لتخرجنا من أرضنا بسحرك يا موسى فلنأتينك بسحر مثله فاجعل بيننا وبينك موعدا لا نخلفه نحن ولا أنت مكانا سوى قال